بزوتنی دیبلۆماسی بەرەو بەریتانیا. شێخ عوبەیدوڵڵا لە پەیوەندی دیبلۆماسی خۆیدا لای وابوو ئەبێ قورسایی خۆی بخاتە سەر رووسیا، بەڵام گرنگی بەریتانیا لە سیاسەتی دەولیدا و نفوزی زۆری بەریتانیا لە ناو دەوڵەتی عوسمانی و ئێرانیدا ئەزانی، لەبەرەوە هەروەکو بایەخی دابوو بە رووسیا بەو ڕادێش بایەخی دابوو بە دروستکردنی پەیوەندی باش لەگەڵ کاربەدەستانی ئینگلیز و هەوڵی ئەدا پشتیوانیان بەدەستبێنێ. ئینگلیزەکان خۆیان دا و دەستگای دیبلۆماسی، بازرگانی، جاسووسی بەربڵاویان هەبوو لە ناو هەردوو دەوڵەتدا و لە هەردوو دیوی کوردستاندا، هەرکە بۆنی جموجۆڵی سیاسی شێخیان کرد کەوتنە گەڕان و لێکۆڵینەوە و کۆکردنەوەی دەنگ و باس و ئاگاداری. لە 1870دا ڕامسان بۆ کۆکردنەوەی زانیاری چوو بۆ باشقەڵان لە هەکاری. لە 1970دا کرۆڤدیرۆ فۆزێر بۆ لێکۆڵینەوە لەو دەنگ و باسانەی دەربارەی ڕاپەڕینی خەڵک بوو چوونە ویلایەتەکانی ڕۆژهەڵات، لەوانە ساسۆن، ئاماسیا، سیواس، ئەرزنجان، موش، بەتلیس، وان، مەلازگێر، ئەرزگرد، ئەرزڕۆم. هەر لە 1970دا کلایتۆن سەردانی ناوچەی هەکاری کرد، چووە بارەگاکەی شێخ عوبەیدوڵڵا و لەوێ دیدەنی شێخی کرد و گفتوگۆی لەگەڵ کرد. کلایتۆن نامەیەکی لە شێخەوە بۆ کاربەدەستانی بەریتانیا بردبوو. لەو نامەیەدا شێخ ڕای گەیاندبوو دانیشتوانی هەموو کوردستان ئەیانەوێ یەک بن و نابێ بە دابەشکراوی بمێننەوە. لە گەرمەی لەشکرکێشی شێخ عوبەیدوڵڵادا بۆ سەر کوردستانی ئێران لە کاتێکدا هێزەکانی کورد لەبەر دیوارەکانی ورمێدا خەریکی جەنگین بوون، ئابوود کۆنسولی بەریتانی لە تەورێز لە ئەیلولی 1880دا گەیشتە ورمێ. لەوێ چووە سەردانی شێخ و کەوتە ناوبژی لە نێوان ئیقبالدەولە و شێخ عوبەیدوڵڵادا. لەبەر نائەمینی ناوچەکە بە یارمەتی شێخ لە ناوچەکانی ژێردەسەڵاتی شۆرشەوە چووە ساڵاخ و لەوێ شێخ عەبدولقادری کوڕی شێخ و هەمزاغای مەنگوڕیدی ئینجا گەڕایە بۆ تەورێز. شێخ عوبەیدوڵڵا لەم دیدەنیانەدا هەوڵی داوە زوڵم و زۆری تورکیا و ئێران چەوساوەی گەلی کورد، یەکبوونی گەلی کورد و ئامانجی لە جوڵانەوەکە دروستکردنی دەوڵەتی سربەخۆی کوردستانیان بۆ ڕوون بکاتەوە. هەروەکو ئابوود نووسیوێتی ئەوەی شێخ ئەوێ یەکشتە، ئەویش پشتگیری معنەوی دەوڵەتە ئەوروپایەکانە و ئەوێ دەوڵەتە ئەوروپایەکان بڕوا بە نیازچاکی و پەیوەندی چاکەخوازی شێخ بکەن. هەروەها شێخ عوبەیدوڵڵا چەندین نامەی بۆ بێگانەکان نووسیوە، لەوانە دوو نامە بۆ دکتۆر کوچران کە پزیشکی دەستەی میسیۆنێری ئەمریکی بوو لە ورمێ. شێخ لە نامەی 5 تشرینی 1880دا بۆ دکتۆر کوچرانی نووسیوە ئەڵێ مەلا ئسماعیلم ناردووە بۆ ئەوەی بەنهێنی وەک پێم وتووە دۆخی ئێرەتان بۆ ڕوومکاتەوە، تکاتان لێ ئەەکەم دۆخی کوردستان و سەفەری کوڕەکەم بۆسنا ڕاستیەکەی ساڵاخە وەرگێڕی کوردی بەهەڵە وەریگرتووە، بەڕاستی بە حکوومەتی بەریتانیا بگەێن و ڕوونی بکەنەوە. گەلی کورد کە لە 500,000 بنەماڵە پێگاتووە میلەتێکی تایبەتیە، ئاینەکەیان ئەبێ مەبەستی مەزە بێ نەک ئاین، لە ئاینی ئەوانی تر جیاوازە، خاوەنی نەریت و ڕەوشت و خۆی تایبەتی خۆیانن. لە ناو میلەتاندا بەنەتەوەیەکی تووڕەوکە لە ڕق و دڕ و بێڕەوەژ ناوەبرێن، بەو جۆرە لە کوردستان ئەدوێن. ئەگەر یەکێکیان کردەوەیەکی ناڕەوا و ناشرینی لێ بۆشێتەوە ناوی هەزارەها پیاوچاکی لەگەڵدا لەکەدارەکرێ. بالاتان ئاشکرا بێت ئەم هەموو سیفەتە خراپانە لەلایەن کاربەدەستانی عوسمانی و ئێرانەوە بە خۆڕایی بۆ کورد دروست کراون و بە زۆر پێوەی ئەلچێنن. کوردستان لە نێوان ئەو دوو دەوڵەتەدا دابەشکراوە، ئەو دوو دەوڵەتە ئەوەندەیان لەبار نییە چاک و خراپ لە یەک جیا بکەنەوە. ئەگەر یەک کەس خراپێک بکە ئەوە هەزاران کەسانی بێتاوان بەهۆی ئەوەوە تووشی ئازار و دەردیسەری ئەبن. بەم جۆرە کەسە خراپەکان ئەمێننەوە و خەڵکە چاکەکانیش تێ ئەچن. بێگومان ناوی بیستووە، ئەوی ناوی بەکردەوەی خراپ و ناڕەوا دەرکردووە، ئەوەی وەک چۆن ئەزیەتی خاوەنی بێگانەکانی ئەدا وهاش دەست درێژی ئەکردە سەر موسڵمانەکانیش. هەردوو دەوڵەتەکە ئاگیان لە کردەوە خراپەکانی بوو. جاگەر دەسەڵاتی ئێران قایمتر ببێت و زەبر و زەنگیش پەیدا بکات، ئەوە خەڵک و خوا کە هەرگیز وەک جاران دوور لە شارستانیەت و بە دواکەوتوی و درڕندەی ئەمێننەوە. تاوانەکەی خێڵی کە لە دەوڵەتی عوسمانیدا ئەژی دیار و ئاشکرایە. حکوومەتی عوسمانی وەک ئێران یان خۆی لە پێشخستنی ئەم میلەتە جێلەکات یاخود بە چاوێکی نزمەوە سەیری ئەکا. هەمیشە بە سوچیەوە سەیری کوردستانەکرێ، یەکێتی نییە. سەرۆک و بەڕێوەبەرەکانی کوردستانی عوسمانی و ئێرانی و هەموو دانیشتوانی کوردستان گەیشتونەتە بڕیارێک و لەوە دایەک ئەگرنەوە کە لە توانادا نەماوە لەژێر سای ئەو دوو دەوڵەتەدا بژین و ئەبێ شتێ بکەن دەوڵەتە ئەوروپایەکان ناچار بکات لە دۆخەکە ورد ببنەوە و تێبگێنن. ئێمەش میلەتێکی دابەشکراوین، ئەمانەوە بەڕێوەبردنی کاروباری ناوەی وڵاتەکە بەدەست خۆمانەوە بێ، ئەمانەوە خۆمان سزای ئەوانە بدەین کە لە ڕێی ڕاست لە ئەدەن. ئەو مافانەمان هەبێ کە میلەتەکانی تر هەیەە، خۆگەر هات و کردەوەیکی ناڕەوا ڕوویدا ئەوە بەڵێن بێ ئەو کردەوانە زیانی بۆ هیچ میلەتێکی تر نابێ.
میلەت لە توانایدا نەماوە لەوە زیاتر زۆرداری و خراپەی بێوچانی ئەو دوو دەوڵەتە هەڵبگرێ. خواستەکانی شێخ عوبەیدوڵڵا کە لەم یاداشتەدا بەڕوونی باسکراون نەیتوانی سەرنجی کاربەدەستانی بەریتانیا ڕابکێشێ. تەنانەت دیبلۆماتەکانی ئینگلیز لە ناوچەکەدا لە هەردوو دەوڵەتی عوسمانی و ئێرانی لە بۆچوونەکانی خۆیاندا ئەگەرچی هەلومەرجی نالەباری ناو هەردوو دەوڵەت و هەلومەرجی خراپی گەلی کوردیان لە هەردوو دیوی نیشتیمانەکەیدا ئەزانی، چونکە بۆچوونی دیبلۆماتەکانی ئینگلیز لە ناوچەکەدا ڕەنگدانەوەی سیاسەتی دەرەوەی بەریتانیا بوو بەرامبەر دەوڵەتانی ئێرانی و عوسمانی و ڕەنگدانەوەی استراتیژی ناوچەی بەریتانیا بوو. لەبەرەوە دیبلۆماتەکانی بەریتانیا لە نامە و راپۆرتەکانی خۆیاندا بۆ سەروتری خۆیان بۆچوونی خۆیان بە جۆرێکی نادۆستانە دەرەبڕی. یەک، خواستە نەتەوەیەکانی کورد پشتگیری نەکرێ. دوو، داوا لە کورد بکرێ گوێڕایەڵی حکوومەتە مەرکەزیەکان بێ. سێ، گەلە مەسیحەکان لە بەشداریکردنی جوڵانەوەکە دوور بخرێنەوە. چوار، ناوبانگی جوڵانەوەکە پشێوێنرێ، تاوانی هاندانی رووسیا و ئاگاداری و پشتیوانی سوڵتانی تورکی بەپاڵ بدرێ بۆ ئەوەی گوایە ئێران لاواز بکرێ و ڕووس ئەو هەلە بقۆزێتەوە. پێنج، دەنگ و باسەنیهێنەکانی جوڵانەوەکە بدرێتە کاربەدەستانی عوسمانی و ئێرانی بۆ ئەوەی لە پلانی دامرکاندنەوەیدا کەڵکی لێ وەربگرن. هەڵبەت هەندێک لەم هەڵسەنگاندنانە ئەگەڕێتەوە بۆ جۆری بیرکردنەوەی دیبلۆماتەکان خۆیان، بەڵام ڕێچکەی سەرەکی بۆچوونەکان نواندنەوەی استراتیژی ناوچەی بەریتانیایە لەو سەردەمەدا. نەگونجاندنی کوردستانی سربەخۆ لەگەڵ استراتیژی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بەریتانی و رووسی. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە دوو دەوڵەتی دێرینەی عوسمانی و ئێرانی تێدا بوو، استراتیژی بەریتانی هەروە استراتیژی رووسی لە ناوچەکەدا لەسەر بنچینەی پاراستنی قەواری سیاسی ڕووکەشی ئەو دوو دەوڵەتە دامەزرا بوو. ئێران و تورکیا هەردووکیان لەلایەن دەوڵەتانی ئەوروپیەوە بەڕەسمی ناسرابوون. ئەگەرچی مەسلەی ڕۆژهەڵات واتە مەسلەی چاوبڕینە سەر زەمینی ئەم دوو دەوڵەتە لە کۆنەوە بوو بە مای ململانێ لە ناویاندا، بەڵام ئێران و تورکیا بووبوونە بەشێکی سیستمی دەولی ئەو سەردەما کە لەسەر بنچینەی ڕاگررتنی هاوسەنجی تەرازووی هێزەکانی نێوان دەوڵەتە ئەوروپایەکان دامەزرا بوو. مافی ئێران و تورکیا بوو بۆ کۆڵەکەیەکی گرنگی ڕاگررتنی ئەو هاوسەنجیە کە باری هێمنایەتی و شەڕنەبوونی لە ئەوروپا پاراست بوو. هەوڵدانی هێزێکی ئەوروپایی بۆ داگیریا دابەشکردنی یەکێ لەم دوو دەوڵەتە یاخود هەوڵدانی هێزێکی ناوخۆی بۆ جیاکردنەوەی بەشێکی و پێگەێنانی دەوڵەتێکی نوێ لە ناوچەکەدا یا ڕوخاندنی ئەبوو بەهۆی لەرزاندنی نیزامی دەولی و تێکچوونی هاوسەنجی تەرازووی هێزەکان و لە ئەنجامدا شێواندنی ئاسایشی ئەوروپا و سەردەریێنانی مەترسی هەڵگیرسانی جەنگ. ئامانجی شێخ عوبەیدوڵڵا کە بریتی بوو لە جیاکردنەوەی بەشێکی گرنگ و گەورەی سەرزەمین و دانیشتوانی هەردوو دەوڵەت بۆ پێگەێنانی دەوڵەتێکی نوێ لە ناوچەکەدا کە دانپیانانی کۆمەڵی دەوڵەتانی ئەوروپی بەدەستبێنێ، واتە لاوازبوونی دوو هێزی ناوچەیی و پەیدابوونی هێزێکی ناوچەیی نوێ کە چارەنووسی نەئەزانرا لە ناوچەیەکی گرنگی دنیادا کە مەیدانی ململانەی سەختی هەموو دەوڵەتە ئیمپریالیستەکانی ئەوروپا بوو لەگەڵ استراتیژی ناوچەیی دەوڵەتە ئەوروپیە گەورەکاندا نەئەگونجا. دەوڵەتە گەورەکان بە تایبەتی رووسیا و بەریتانیا کە دوو هێزی گەورەی ئەو سەردەمەی دنیا بوون، نەگەر پشتیوانی مادی و معنەویان لەم تەقەلایە نەکرد، نەگەر ئامادە نەبوون بیناستن و دانپیانانی قانونی، سیاسی، دیبلۆماسی پێشکەش بکەن، بەڵکو کەوتنە هەوڵدانی دامرکاننەوەی سەرڕای هەموو ناکۆچیەکانی بینی خۆیان ناڕاستەوخۆ لەسەر ئەوە ڕێکەوتن نەهێڵن تەقەلای یەکگرتنەوەی کوردستان و دەوڵەتی سربەخۆ لەسەر حسابی ئێران و تورکیا سەربگرێ. گەلە کۆمەکی چوارقۆڵی بۆ دامرکاندنەوەی ڕاپەڕین، ڕێو شوێنەکانی شا بۆ بەرەنگاری. هەواڵەکانی کوردستان شۆڕشی خەڵک و ڕاماڵینی خێرای دەسەڵاتی عەجەم لە بەشێکی کوردستان و پێشڕەوی بۆ پاکردنەوەی ناوچەکانی تر و دروستکردنی دەوڵەتی کوردستان لەلایەن شێخێکی تەریقەتەوە، هەڕەشەکردن لە تەورێز کە دوای تاران دووەم شاری گرنگی ئێران بوو، هاندانی عەباس میرزای برای شا بۆ هەڵگەڕانەوە و بەشداری لە شۆڕشدا، ئەمانە مەترسیی گەورەیان دروست کرد بۆ سەرتەختی سەڵتەنەتی ناسرەدین شا کە خۆی لە خۆیدا لە تەنگ و چەڵەمەیەکی گشتی قوڵدا بوو. بزوتنەوەکەی شێخ عوبەیدوڵڵا لە کۆڕ و نووسینە ڕەسمیەکانی دەرباری قاجاردا بە فیتنا، غایلە، شۆڕش، تەغیان، ناو ئەبرا و شا بە هەڕەشەیەکی ڕاستەقینەی دانا کە ئەبێ چارێکی خێرا و بنەڕەتی بکرێ. چرزن ئەڵێ شا داوای یارمەتی لە رووسیا کرد، پرس و ڕاوێژی بە ئینگلیستان کرد، داوای تەعویزی لە تورکیا کرد، شورای دەوڵەتی کۆ کردەوە بۆ دانانی ڕێوشوێنی دامرکاندنەوەی، تەلەگرافی لێدا بۆ شارەکان بۆ سازدان و ئامادەکردنی سوپا. میرزا حسێنخانی سوپا سالاری عەزەم کە دەستی لە کار کێشرا بووەوە دوور خرابەوە بۆ قەزوین لەلایەن شاوە بان کرایەوە بۆ پرس و ڕاوێژ دەربارەی چۆنێتی کوژاندنەوەی جوڵانەوەکە. شا هێزێکی گەورەی ڕێخست کە بە جۆرەی هەندێک سەرچاوە پێگاتبوو لە 20,000 سەربازی نیزامی و چەندین ئەڕادە تۆپ بە سەرکردایەتی حیشمەت دەولا بەرەو کوردستان خستێ ڕێ.
حشمەت دەولە کە پێشتر ئەرکی کوژانەوەی یاخیبوونی خێڵە تورکمانەکانی پێسپێرا بوو بەر لەوەی لەگەڵ هێزەکەدا بگاتە کوردستان لە ڕێگا مرد. میرزا حسێن خان کە دوای ڕاوێژ گەڕا بۆ قەزوین لەلایەن شاوە لە جێگەی حشمەت دەولە کرایە سەرکردەی سوپای ئێران بۆ دامرکاندنەوەی ڕاپەڕینەکەی شێخ عوبەیدوڵڵا. شا لە فەرمانەکەیدا بۆ میرزا حسێن خانی نووسیوە ئاوت بەدەستەوە بێ نەیخۆیتەوە بڕۆ بۆ ئازەربایجان، ئەم کێشەیە بە خێرایی لەناوبەرە. سەر ڕێماندوێتی و کاری زۆر ناچار بە خەتی خۆم دەستورالعەمەلێکی کورتم بۆ نووسین. ئەم دەستورالعەمەلە دەست بەجێ بدە بە وەلی عەهد بیخوێنێتەوە. بەڕاستی من لەسەر ئەو باوەڕم ئەگەر لە ڕێخستنەوەی هێمناتی ئازەربایجاندا هاوڕێتی ئێوە نەکاو لەسەر بیرڕاکۆنەکانی خۆی بێ ئەوە ئەی کێشمەوە بۆ تاران. مەملەکەت هێمنیە خوازێ کردەوەی ئەم کوردانە بەد بووە، هەر بە گەیشتنیان تەکبیری بکەن و بیرێ بکەنەوە، بە پەلە لە ناویان ببەن. هەڵبژاردننی میرزا حسێن خان کە ئەوروپای دیوە و سەردەمێ سەفیری دەرباری قاجار بوو بۆ لای بابی عالی و ماوەیەک وەزیری کاروباری دەرەوە و سەردەمێکیش سەدری عەزەمی ئێران بوو بۆ ئەنجامدانی ئەو کارە هەروەها ناوەڕۆکی فەرمانەکانی شا دەری ئەخەن کە ناسڕەدین شا تا چ ڕادەیەک لە پەژاری ئەم شۆڕشەدا بووە. ترسێکی چەند گەورەی هەبووە لە پەرەسەندن و درێژە کێشانی. شا بەتەنیا بە لەشکرکێشی بۆ سەرکوتکردنی چەکداری دانەکەوت، بەڵکو لە هەمان کاتدا بزوتنێکی دیبلۆماسی چالاکی دەست پێ کرد بۆ گەمارۆدانی سیاسی و دیبلۆماسی و جەنگی جوڵانەوەکە لەگەڵ سەفیرەکانی رووسیا و بەریتانیا. هەروەها فەرمانیدا بە موحسین خانی سەفیری خۆی لە لای بابی عالی کە ئەویش پێوێتە گەڕ. ناسڕەدین لە وتەکانیدا لەگەڵ زینۆفیفی سەفیری رووسیا تێگەیان ئێران وازی لە هەموو جموجۆڵێک هێناوە لە ئاسیای ناوەڕاستدا. ئەویش تکای وایە رووسیا لەم گیر و گرفتەدا دژی تورکیا پشتی بگرێ. هەروەها داوای لێکرد رووسیا هێز بنێرێتە سەر سنووری ئازەربایجان بۆ ڕێگرتن لە شۆڕژگێڕانی کورد و یارمەتیدانی سوپای ئێران لە کاتی پێویستدا و زۆر لە دەوڵەتی عوسمانی بکە ئاژاوی کوردەکان بکوژێنێتەوە و سەرکردەکانیان تەمێ بکە. زەرەر و زیانەکانی لەم شەڕەدا لە ئێران کەوتووە تورکیا بۆی ببژێرێ. زینۆفیف بە پەیڕەوی لە سیاسەتی رووسیا قەیسەری لایوا بوو بێهێزبوونی ئێران زەرەری بۆ رووسیا هەیە. بەڵێنی بەشادا کە خواسەکانی بە پیتەربۆر بگەێنێ و ئومێدی یارمەتیشی پێدا. ناسڕەدین شا داوای لە تۆمسۆنی سەفیری بەریتانیاش کرد زۆر لە تورکیا بکات کەوێتە شەڕەوە دژی کوردەکان و هاوکاری ئێران بکە بۆ کوژاندنەوەی شۆڕشەکەیان. لە ئەستەمۆڵ میرزا موحسین خانی سەفیری دەرباری قاجار لە لای بابی عالی کەوتە تەقەلای دیبلۆماسی. لەلایەک لەگەڵ کاربەدەستانی بابی عالی کە هاوکاری لەگەڵ ئێران بکە بۆ سەرکوتکردنی جوڵانەوەکە و هێز بنێرێتە سەر سنووری ئێرانی عوسمانی بۆ ئەوەی پشت لە جوڵانەوەکە بگرێ و لەلایەکی ترەوە لەگەڵ سەفیرەکانی رووسیا و بەریتانیا کە تین ببن بۆ بابی عالی دەست لە پشتیوانی جوڵانەوەکە هەڵبگرێ و ئاژاوی کوردەکان بکوژێنێتەوە و سەرکردەکانیان تەمێ بکە. کورد لە سەر سنوورەکان کە هەمیشە هۆیەکی گرنگی تیژبوونی ناکۆچیەکانی نێوان هەردوو دەوڵەت بوون بە جۆرێ هەندێک جار بۆتەوەی هەڵگیرسانی جەنگی خوێناوی لە بینی هەردوولادا. بزوتنەوەی 1970 تەنگ و چەڵەمەیەکی دیبلۆماسی لە بینە دروستکردن. بەڵام لاوازی ناوخۆیی هەردوو دەوڵەت و هەوڵدان و ناوبژیکردنی رووسیا و بەریتانیا نەیهێش بگاتە جەنگ هەر بە ڕێگەی دیبلۆماسی بڕیانەوە. ئەم دوو دەوڵەتە بەهۆی ململانەی دێرینەوە بڕوایان بە یەکتری نەبوو. کێشە و گیرروگرفتی قوڵیان لە بیندا بوو، بە تایبەتی کێشەی ناوخۆی جێچەڵیان بۆ یەکتری دروستە کرد. شای ئێران و هاوکارەکانی هۆی ڕاپەڕینەکەیان نەئەبردەوە بۆ هەلومەرجی خراپی ئابووری، کۆمەڵایەتی، سیاسی ناوخۆی ئێران و بۆ خەمڵینی هۆشی ڕزگاری نەتەوەی گەلی کورد. بەڵکو ئیمپراتۆری عوسمانیان تاوانبارە کرد بە هاندانی شێخ عوبەیدوڵڵا و کوردەکان بۆ پەلاماردانی خاچی ئێران. بزوتنەوەکەیان بە دەستکردی عوسمانی و بەریتانی لە قەڵەمەدا. میرزا موحسین خان لە نامەیەکی خۆیدا بۆ تاران نووسیوێتی پاژەوەی دەسەڵاتی ئیمپراتۆری عوسمانی لە ئەوروپا کەم بۆتەوە ئەوێ لەسەر حسابی ئێران چی لە دەستچووە بیهێنێتەوە بۆ ئەمەش یاخستنی موسڵمانانی کردووە بە بیان و ئەوێ گەلە سونیەکان بخاتە ژێردەستی خۆیەوە. ئەستەمۆڵ کوردەکان هەن ئەدا بۆ ڕاپەڕین. هەڵوێستی رووسی دیبلۆماتەکانی ڕووس لە دوای گەڕانەوەی شێخەوە بۆ نەهری چاودێری جموجوڵەکانی ئەویانە کرد. هەرزوو کاربەدەستانی وەزارەتی دەروی خۆیان ئاگادار کرد کە شێخ کەوتۆتە پەیوەندی لەگەڵ دەستڕۆیشتەکانی کورد و سەرۆکەکانی ئەرمەن و ئاسووری و شەریفی مەکە و خدێوی میسر. دیبلۆماتە بچووکەکان لایەن وابوو پشتیوانی لە داواکانی کورد نەکرێ و پشتی حکوومەتە مەرکەزیەکان بگیرێ. تەنانەت نۆفیکۆف سەفیری ڕووس لە بابی عالی داوای لە موچەخۆرانی کونسوڵگەکانی کرد کە هیچ جۆرە پەیوەندیەک نەکەن لەگەڵ نوێنەرانی شێخ بۆ ئەوەی کاربەدەستانی عوسمانی واتیە نەگەن پشتیوانی لە ڕاپەڕینەکە ئەکەن. زینۆفیف لە نامەکانی داوا ئەگەێنێ ئێران ئەو تواناوچەکەی نییە بتوانێت بە خێرایی ئاژاوەکە بکوژێنێتەوە. ئینگلیز پشتی کوردەکان ئەگرێ بۆ شۆڕش. ئەستەمۆڵ و تاران ئاگیان لەوەیە کە ئینگلیز دەستی لە ئاژاوی کوردەکاندا هەیە.
ئینگلیز کەڵکەڵەی یەخستنی ناوچە کوردەکانی خستۆتە مێشکی شێخ عوبەیدوڵڵاوە. لە 18 تشرینی 1970 دا ئەلکساندەری دووەم موافقەتی کرد کە وەزارەتی کاروباری دەرەوە بڕیاری رووسیا بە زینۆفیڤ بگەێنێ بۆ ئەوەی شایلی ئاگادار بکە کە رووسیا ئامادەیە یارمەتی بدات. داواشی لە لەشکری قافقاز کرد لەسەر سنووری ئازەربایجانی خواروبار بخات و لە کاتی پێویستدا دەستی یارمەتی بۆ لەشکری ئێران درێژ بکات. هەروەها داوای لە سەفیری خۆی کرد لە ئەستەمبۆڵ کە هەموو هەوڵێک بدات بۆ ئەوەی تورکیا هام بدات لە شەڕا دژی کورد بەشداری بکات. لە ئەنجامی گوشاری بەتینی رووسیادا تورکیا ئۆردوی ناردە کوردستان کاربەدەستانی ڕۆز هەوڵی زۆریاندا بۆ دوورخستنەوەی مەسیحەکان لە بەشداری شۆڕەش. هەڵوێستی بەریتانی ئینگلیزەکان ئاگاداری زۆریان لەسەر جوڵانەوەکە کۆکردەوە، دژی جوڵانەوەکە بوون. ئامۆژگاری شێخیان کرد دەست هەڵگرێ لە ڕاپەڕین، ئامۆژگاری مەسیحەکانیان کرد بەشداری نەکەن. دەنگ و باسی ڕاپەڕینەکان ئەگەیان دە کاربەدەستانی عوسمانی و ئێرانی و هانیان ئەدان بۆ دانانی نەخشەی لە ناوبردننی. میجر ترۆتیر کۆنسوڵی بریتانیا لە ئەرزڕۆم لە نامەیەکیدا بۆ سەفیری خۆیان لە ئەستەمبۆڵ گلەی لە پاشاکانی تورکەکە کە نازانن بزوتنەوە کە هەڵبسەنجێن و ڕێوشوێنی لە ناوبردننی دابنێن. دانبەوەدا ئەنێ ئەو هەواڵ و دەنگ و باسە گرنگەی دەربارەی نهێنەکانی بزوتنەوەکە پێی گەیشتون داوێتیە کاربەدەستانی تورک. هەروەها خۆشی ماوەیەکی درێژ لە ئەرزڕۆم مایەوە بۆ ئەوەی بەشدار بێ لە ئامادەکردنی ڕێوشوێنی لە ناوبردننی جوڵانەوەکەدا. ناسڕەدین شا لە 11 تشریندا لە دیتنی تۆمسۆن سەفیری بەریتانیا لە دەرباری قاجار داوای لە سەفیر کرد حکوومەتی بەریتانیا زۆر لە تورکیا بکە کە دژی کورد بکەوێتە شەڕەوە. تۆمسۆن ئاگاداری سەروتری خۆی کرد سەرکەوتنی کورد لە ئێران ئەبێتەوەی دەستێوەردانی ڕاستەوخۆی رووسیا لە ئێران. شا لەوە ئەترسێ رووسیا بە بیانووی ئەوەی ئێران ناتوانێت بەرژەوەندی هاونیشتیمانیانی ڕۆز لە ئێران پارێزێ ڕاستەوخۆ تەدەخول بکە. لە 30 تشرینی 1970 دا ئاگاداری وەزیری دەروی بەریتانیا کرد کە شێخ عوبەیدوڵڵا نامەی بۆ ئیقبالت دەولە و ڕێکخراوە ئەمریکیەکان ناردووە. لە نامەکانیدا ئاگاداری کردوون سەرۆکۆزەکانی کورد یەکیان گرتووە بە نیازی یەخستن و کەوتنە گفتوگۆ بەو نیازەی توانای هەردوو لایەن بۆ لێدانی بزوتنەوەی کورد یەک بخەن. تۆمسۆنی سەفیری بەریتانیا لە تاران بەردەوام لەوێەوە لەندەنی لە هەموو ئەو هەوڵ و تەقەلایانە ئاگادارە کرد. سەفیری بەریتانیا لە ئەستەمبۆڵ داوای لە کاربەدەستانی عوسمانی کرد یان خۆی سزای عوبەیدوڵڵا بدات یان تەسلیمی ئێرانی بکە. هەڵوێستی بابی عالی بابی عالی ئەگەرچی لە زوو ئاگاداری جموجۆڵی خۆڕێخستنی سیاسی شێخ عوبەیدوڵڵا بوو بەڵام چونکە بۆی تێشکانی لە جەنجی ڕووسدا 1970 هێشتا لە ڕووی عسکەری و لاواز و بێهێز بوو هەروەها سەرگەرمی ئەو پەیمانەگرانە بوو کە وڵاتانی ئەوروپی لە بەرلین دەربارەی دابڕینی ناوچەکانی باڵقان لە قەڵەمڕێوی عوسمانی بەسەریاندا سەپاند بوو. هەروەها ناکۆچی دێرینەی عوسمانی ئێرانی و زیندووبوونەوەی ئەو ناکۆچیە لەسەر هەڵوێستی ئێرانی لە شەڕی رووسی عوسمانیدا و داواکردنەوەی هەندێک ناوچە و ئەرزی سەرسنوور لە قوتور و زەهاو لەلایەن ئێرانەوە. بابی عالی لە سەرەتاوە بەلاقرتیەوە سەیریانە کرد هەوڵیانەدا بە ڕێگەی گفتوگۆی سیاسی و بەڵێندانی چەور شێخ لە شۆڕش پەشیمان بکەنەوە. لە دواییدا لەژێر کارتێکردنی گەورەبوونی مەترسی ڕووداوەکە و لەژێر گوشاری سەختی دەوڵەتانی ئەوروپیدا کەوتنە بەکارهێنانی هێزی چەکدار بۆ تێکشکاندنی جوڵانەوەکە و گرتن و دوورخستنەوەی سەرکردەکانی. چێرزن ئەڵێ ئەو کاری لە مانجی سەپتەمبەردا بە مژدەیەکی زۆر و دەستی پێکرد لە مانجی نۆڤەمبەردا بە ڕیسوایی دوایی هات بۆی پێداگرتنی دەوڵەتانی ئەوروپا و بابی عالی سەرنجام عوبەیدوڵڵای گرت. ڕووداوەکانی 1970 بوو بە تەنگ و چەڵەمەیەکی دیبلۆماسی لە نێوان دەرباری قاجار و بابی عالیدا. دەرباری قاجار عوسمانەکانی تاوانبارە کرد بە هاندانی کوردەکان بۆ دەستدرێژیکردنە سەر ئێران و ڕاپەڕین. بابی عالی ئێرانی تاوانبارە کرد بەوەی زەرەر و زیانی لە شێخداوە. پاشۆی کاربەدەستانی عوسمانی شێخیان بە گیرایی بردە ئەستەمبۆڵ ویستیان کەڵک لەم ڕووداوە وەربگرن وەکو عامیلی زەخت بۆ سەر ئێران. لە کۆتایی تشرینی 1970دا سەفیری تورکیا لە تاران فەخری بەگ داوای لە ئێران کرد هەر زیانێ لە ساڵانی 1970 1976 1970 ئێران لە شێخی داوە بۆی ببژێرن. هەڕەشەی ئەوەی کرد کە ئەگەر خواستەکانی شێخ جێبەجێ نەکرێت لەوانەیە سەر لە نوێ ڕاپەڕینێکی تر قەومێ. بەڵام میرزا سعید خان وەزیری دەرەوەی ئێران بە ئامۆژگاری زینۆفیف سەفیری رووسیا داواکەی تورکیای ڕەت کردەوە بە بیانووی ئەوەی ناوچەکانی شێخ داوایەکە هیچی مڵکی ئەو نەبوون بەڵکو بەکری گرتوون و هەندێکی بە تاپۆی ساختەدا گیر کردووە. لە ئەنجامی یاخیبوونەکەیدا دەست بەسەر هەموویا گیراوە. سەرسوورمانی خۆی دەربڕی لەوەی تورکیا پشتی عوبەیدوڵڵا ئەگرێ لە دوژمنایەتیدا بەرامبەر ئێران. ئێرانیش داوای بژاردننی ئەو زەرەرانەی کرد کە بەهۆی شۆڕشەکەی شێخ عوبەیدوڵڵاوە لێکەوتووە. خواستەکانی شێخ کە سیاسی بوون و هەردوو دەوڵەتی ئەگرتەوە لە ئەنجامی تێشکانی جوڵانەوەکە و دەستێوەردانی ڕاستەوخۆی ئینگلیز و رووسیادا سەری نەگەر عوسمانی کردی بە بەهانە بۆ داواکاری مادی و دواخستنی جێبەجێکردنی بەندی 6 پەیمانی بەرلین
دەربارەی جێڕانەوەی قوتور و ناوچەکانی دەوروبەری بۆ ئێران. لە تشرینی دووەمی 1970دا هاوکات لەگەڵ لەشکرکێشی ئێران بۆ سەر ناوچەکانی ورمێ موکریان تورک دەستی کرد بە لەشکرکێشی بۆ سەر کوردستانی عوسمانی و داوای لە شێخ کرد بڵاو بە هێزەکانی بکاو بچێتە ئەستەمۆڵ. شێخ بەڕێزێکی زۆرەوە بە گیرایی برایە ئەستەمۆڵ، ئەگەرچی لەوێ پێشوازی شاهانەی لێکرا، بەڵام خواستە سیاسیەکانی پشتگوێ خرا و خۆشی بەدەست بەسەری لەوێ لە جێگەیەک دانرا. شێخ عوبەیدوڵڵا کە نائومێد بوو لە بابی عالی سەر لە نوێ بەنهێنی کەوتەوە هەوڵدانی ڕێخستنەوەی هێزەکانی، پەیوەندی لەگەڵ لایەنگرەکانی، پەیوەندی لەگەڵ نوێنەرانی دەوڵەتانی بێگانە نوێ کردەوە. لە ئابی 1982دا بە پاسپۆرتێکی دروستکرا و بە ناوی بازرگانەوە فیزای رووسیای وەرگرت. لە ڕێگەی دەریای ڕەش، تەفلیس، یەریڤان، بایازید، ئالاشگر، هەکاری گەڕایەوە بارەگاکەی خۆی بۆ درێژە پێدانی خەبات. هەڵاتنی شێخ پەژاری زۆری لە لای دەرباری قاجار دروست کرد. ئێران داوای لە بابی عالی کرد کە بیگرێ و دووری بخاتەوە. هەروەها داوای لە رووسیا و بەریتانیاش کرد کە پشتی بگرن. ئێران و رووسیا و بەریتانیا بابی عالیان ناچار کرد کە چاری سوپایی مەسەلەکە بکات. هێزە چەکدارەکانی تورک لە هەکاری چوونە سەر شێخ عوبەیدوڵڵا لە کۆتایی تشرین یەکەمی 1982دا بە دیلگیرا و بە هێزێکی گەورەوە لەگەڵ 100 خێزانی لایەنگری ڕەوانەی مووسڵ کرا. لە مووسڵەوە ڕەوانەی ئەسکەندەرونە، اینجا بەیروت و پاشان دوور خرایەوە بۆ حیجاز. لەوێ گلیاندایەوە تا لە ساڵی 1983دا کۆچی دوایی کرد. دامرکانەوە ڕێوشوێنەکانی جێبەجێکردنی بەرنامەی کاری دەرباری ئێرانی بۆ کوژاندنەوەی ڕاپەڕینەکە لە مەیدانی جەنگی، دیبلۆماسی، سیاسیدا سەریگرت. لە بواری جەنگیدا شا جگەلەوەی توانی هێزێکی ڕێکوپێکی مەشقدیوی بە دیسپلین بە فەرماندەیەتی سەرکردێکی سیاسی سوپایی لێوەشاو بە هاوکاری ئەفسەری شارەزای نەمسەیی ڕەوانەی کوردستان بکە، هەروەها هێزێکی گەورەی میلیشیایی خێڵە ئازەری و کوردەکانی ئازەربایجانی لەسەر کۆکردنەوە. لە هەمان کادا توانی رووسیا ژوالێ بکە هێزە چەکدارەکانی خۆی لەسەر سنووری ئازەربایجان مۆڵ بدا بۆ ئەوەی لە کاتی پێویستدا بە قازانجی هێزەکانی شا خۆی لە شەڕەکە هەڵقورتێنێ. هەروەها توانی سوڵتانی عوسمانی ژناچار بکە هێزە چەکدارەکانی خۆی بنێرێتە کوردستانی عوسمانی و بارەگا و مەخفەر لە ناوچە گرنگەکان و لەسەر سنووردا بنێ. بەم جۆرە جوڵانەوەکەی گەماروی سوپاییدا بەمەش لە ماوەیەکی کووردا وورەی هێزەکانی شێخ ڕوخان و تووشی تێشکانی کردن. لە بواری دیبلۆماسیدا شاتوانیوە لە حکوومەتەکانی رووسیا و بەریتانیا بکە کە نەک هەر پشتیوانی معنەوی و یاسایی لە جوڵانەوەکەی شێخ عوبەیدوڵڵا نەکەن و دانی پێدانەنێن، بەڵکو توانی وان لێ بکە گوشاری بەتین بۆ سەربابی عالی بەرن کە ناچاری بکە هەوڵی سیاسی بدا بۆ بڵاو پێکردن و دەزەڵگرتنی شێخ عوبەیدوڵڵا لە شەڕ و هەوڵی سوپایی بدا بۆ ئەوەی دەست بگرێتەوە بەسەر ناوچە شێواوەکانی کوردستان و سنووری هەردوو دەوڵەتدا. لە ئەنجامدا شێخ بە گیراوی لە کوردستان دوور بخەنەوە. لە بواری سیاسیدا شاتوانی جوڵانەوەکە لە زۆرایەتی کوردی ئێرانی داببڕێ. شۆڕشەکەنەی پەرژە سەر ئەوەی بتەنێتەوە بۆ ناوچەکانی سنە و کرماشان، بەڵکو هێزی کوردەکانیشی لەسەر کۆ کردەوە بۆ بەگژا چوونی. هەروەها توانی هەستی شیعەتی ئازەرەکان لە دژی شێخ و جوڵانەوەکەی کە سونی بوون بوروژێنێ و لە شەڕێکی مەزەبی خوێناویانەوە بگلێنێ، نەگەر دژی شێخ و لایەنگرەکانی، بەڵکو دژی هەموو کورد و سونیەکانی مکوریان. لە بەرامبەر ئەوەدا تەقەلاکانی شێخ عوبەیدوڵڵا بۆ جێبەجێکردنی لایەنە سیاسی، دیبلۆماسی، جەنگیەکانی ستراتیژەکەی سەریان نەگەرت. لە بواری جەنگیدا بەهۆی نابەرامبەریەوە لە ژمارەی هێزەکان و چەکی هێزەکان و جۆری ڕێخستن و مەشق و دیسپلین و سەرکردایەتیەوە جوڵانەوەکە نەیتوانی هیچ سەرکەوتنێکی کاریگەر چ بۆی دەست بگرێ بەسەر شار و شوێنی گرنگ و ستراتیژیدا، چ بەوەی شکستێکی سەخت بە هێزێکی گەورەی ئێرانی بدا بەدەستبێنێ، بەڵکو بەشێکی هێزەکەی لە پاش چەند سەرکەوتنێکی بچووک بەهۆی ناڕێک و پێچی و بێدیسپلینیەوە بە هەندێک کاڵای بێبایەخەوە بڵاویان لێ کرد و پاژماوەی هێزەکەش لەگەڵ دەرکەوتنی بەرایی هێزە نیزامیەکەی ئێراندا بە تێشکاوی و ناڕێک و پێچی کەوتە کشانەوە و بڵاوە لێکردن. لە بواری دیبلۆماسیدا نەگەر نەیتوانی پشتیوانی معنەوی، سیاسی یا پشتیوانی مادی و دانپیانانی قانونی و سیاسی دەوڵەتێکی گەورەی وەکو بەریتانیا یا رووسیا بەدەست بێنێ کە لەسەری هەڵبداتی و پارێزگاری لێ بکە، بگرێ لە دوا قۆناغی بزوتنەوەکەدا گەلە کۆمەچی دیبلۆماسی رووسی، ئینگلیزی، ئێرانی دژی کورد کەوتنە زۆرهێنان بۆ تورکیا کە بە ڕێگەی تەدەخولی ئاسکەری کۆتایی بە ڕاپەڕینەکە بێنێ و سەرکردەکانی بگرێ و لە کوردستان دووریان بخاتەوە. لە بواری سیاسیدا بزوتنەوەکە نەیتوانی گەلی کورد یەک بخات، دواکەوتووی گژلایانەی کۆمەڵی کوردستان و لە ئەنجامی ئەوەشدا دواکەوتووی هۆشی نەتەوەی کورد لە زوربەی ناوچەکان و لە ناو زوربەی عەشیرەتەکاندا کە هێشتا دڵسۆزی بۆ بنەماڵە، عەشیرەت، دڵسۆزی بۆ مەزەب و دین لەسەر و دڵسۆزیەوە بوو بۆنەتەوە، زوربەی ناوچەکان دوورە پەرێز ڕاوەسان و هەندێ لەوانش کە سەرەتا بەشدار بوون زوو پەشیمان بوونەوە و هەڵگەڕانەوە. هەروەها نەیتوانی پشتیوانی نەتەوە مەسیحیە چەوساوەکانی ئەرمەنی و ئاسووری
پشتیوانی نەتەوە چەوساوەکانی ئازەری و عەرەب، پشتیوانی دەسەڵاتدارەکانی فارس و تورک بەدەستبێنێ. ئەمانە لەلایەک زەمینەی سەرکەوتنی دەرباری قاجار و بابی عالیان بۆ دامرکاندنەوەی جوڵانەوەکە خۆش کرد و لەلایەکی ترەوە زەمینەی تێشکان و دوای هاتنی ڕاپەڕینی 1880 گەلی کوردیان ئامادەکرد. ئەنجامەکانی تێشکانی بزوتنەوە 1880 یەک لە کوردستانی ئێران هێزە چەکدارەکانی ئێران نیزامی و میلیشیا بە توندوتیژیەکی ئەوتۆ کەوتنە سەرکوتکردنی خەڵک و سزادانی بە کۆمەڵیان بۆ ئەوەی چاوترسێن ببن و جارێکی تر زاتی هەڵگەڕانەوە ڕاپەڕین نەکەن کە توانای مرۆیی و ئابووری لە خەڵکی ناوچەکە بڕی. بە قسەی سەرچاوێکی ئاگاداری وەکو مەسعود میرزا زەڵە سوڵتانی کوڕی ناسرەدین شا لەو چەند هەفتەیەدا 100,000 کەس کوژان و 100,000 کەس دەربەدەر بوون و 2,000 گوندی گەورە و بچوو گوێران کران. ئەمەش زەرەرێکی ئەوەندە قورس بوو لە کوردکەوت تا نزیکەی 30 ساڵ وزەی جوڵانی لە بزوتنەوەی نەتەوەی کوردی ئێراندا نەهێشت. دوو لە کوردستانی عوسمانیدا سوڵتان عەبدولحەمید بە پێچەوانەی ئێرانەوە هەوڵیدا گەلی کورد بەلای خۆیدا ڕابکێشێ و بیکاتە هێزێکی گەورەی ڕێکخراو بۆ پاراستنی سەڵتەنەتی خۆی و بەکارهێنانی لە سەرکوتکردنی ئەرمەنیەکان و بەکارهێنانی لە شەڕدا دژی ئێران و ڕووس. سوڵتان عەبدولحەمید لەگەڵ شێخ و مەلاکانی کورد پەیوەندی نزیکی دروست کرد، موچەی بۆ زۆربەیان بڕیەوە. کوڕوونەوەی ئەمیرە کوردە لێخراوەکانی لە ئەستەموڵ لە خۆی نزیک خستەوە. هەندێک قوتابخانەی لە هەندێک جێگای کوردستان دامەزران. لە 1885 شەوە دەستی کرد بە نزیک خستنەوەی ئاغا و شێخ و مەلاکانی کورد لە خۆی بۆ پێگەێنانی تیپە حەمیدیەکان، حەمیدیە سوارلی ئێرلی لە خێڵ و هۆزەکانی کورد. بزوتنەوەی نەتەوەی کورد بە تێپەڕینی زەمان ناوەڕۆکە سیاسەکەی چاکتر خەملی کە دوایتر لە شێوەی هۆشی نیشتیمانی پەیدابوونی گۆڤار و بڵاوکراوە، دامەزراندنی یانەی ڕۆشنبیری و ڕێکخراوی سیاسی، زیادبوونی دەوری کورد لە بابی عالیدا خۆی نواند. سێ بزوتنەوەی نەتەوەیی لە 1880دا لە جاران زیاتر سەرنجی دەوڵەتە ئەوروپیە گەورەکانی بۆ لای کورد ڕاکێشا. گرنگی ئەم گەلە لە ناوچەکەدا بە تایبەتی گرنگی جیۆپۆلیتیکی نیشتیمانەکەی بۆ ئەوان دەرکەوت. هەوڵیاندا زیاتر لە جاران نفوزی خۆیان لە کوردستاندا بەهێز بکەن. گەڕیدە و ئەفسەر و ئارکێۆلۆگ و جاسوس سەردانی کوردستانیانە کرد. لێکۆڵینەوە لە زمان و فەرهەنگ و مێژوو لەلایەنی سیاسی، کۆمەڵایەتی ژیانی خەڵکی کوردستان و جوگرافیای وڵاتەکەیان لەلایەن دەستگا زانستیەکانی رووسیا و بەریتانیا و ئەڵمانیاوە پەری سەند و زۆرتر بوو کە ئەمەش بەڵگەی بەیاغدانی ئەو دەوڵەتانەیە بە کورد و شوێنی ژیانی.